لەسەر گرنگترین ئەو خاڵە هاوبەشانە، گرنگترین ئەو کار و چالاکیانەی کە لە ماوەکانی ڕابردوو تا ئێستا بۆ ئەم شارە کراوە کە بە پایتەختی ڕۆشنبیری دادەنرێت. چی کراوە بۆ گەنجان، بۆ ڕۆشنبیران، بۆ نووسەران؟ شاری سلێمانی چۆن دەکرێت ببێتە یەکێک لە شارە پێشەنگەکان بۆ ئەوەی بە بەردەوامی هەم وەکو شارێکی کوردی و وەکو پێشەنگیەکیش بمێنێتەوە لە ڕووی هونەر و کللتور و مێژۆوە؟ لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز خەلیل عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی ڕۆشنبیری و وەرزش و لاوانی هەرێم ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە دەبێت. کاک خەلیل زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لەم ڕۆژەیە گرنگە کە بپرسین چی بۆ شاری سلێمانی کراوە لە ڕووی هونەر و ئەدەبەوە، لەگەڵ ئەوەی کە چەند ساڵێک ئەم شارە لە یونسکۆ بە شاری ئەدەب ناسێنراوە. سەرەتا پیرۆزبایی 238 ساڵەی یادی دامەزراندن و بنیادنانی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی، پایتەختی ڕۆشنبیری، شاری داهێنەری ئەدەب لە خەڵکی سلێمانی و گەلی کوردستانەکەین. بێگومان سلێمانی بە درێژایی مێژوو شارێکی گرنگ بووە، لە ڕووی پێشەنگی خەباتی کوردایەتی بووە، هەم شارێکی ڕۆشنبیری بووە، هەم شارێکیش بووە وەکو شاری داهێنەری ئەدەب لەلایەن یونسکۆ ناسێنراوە. لە مێژووی کۆنا ئەتوانین بڵێن لە بواری ڕۆشنبیری و فەرهەنگیە ئەم شارە پێشەنگ بووە. هەر لە سێکوچکەی بابانەوە نالی و سالم و کوردی و پێشتریش ئەم شارە وەکو شارێکی ڕۆشنبیری ناسراوە. کاروانێکی دوور و درێژی خزمەتی بە بواری ڕۆشنبیری و هونەری و فەرهەنگی کردووە و هەر بووە پێش ئەوەی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری بناسرێ خۆی شارێکی ڕۆشنبیری بووە. ساڵی 2012 پەرلەمانی کوردستان بە بڕیارێک سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناساند و هەر لەبەر ئەو دەورە گرنگەی لە بواری ئەدەبە هەی بووە، لەبەر ئەوەی ئەو هەموو شاعیر و نووسەر و ئەو هەموو ڕۆژنامە لە بوارەکانی ڕۆشنبیری و فەرهەنگی بە تایبەتی ئەدەب هەبووە، یونسکۆ ساڵی 2019 لە سیوێکیدا بە شاری داهێنەری ئەدەب ناسانی. بێگومان ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بایەخێکی زۆرمان بە شاری سلێمانی داوە و هەم لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری، هەم لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری کە دوو بودجەی جیاواز بووە، پشتیوانی چەندین چالاکی ئەدەبی و هونەری و ڕشتە جیاوازەکانی هونەرە جوانەکان کراوە و هەر لە چاپکردنی کتێب ئەتوانین بڵێن دەیان و سەدان چالاکی جۆر بە جۆر لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ئەنجام دراوە. باشە کاک خەلیل، دەزانین کە ساڵانی ڕابردوو شاری سلێمانی یەکێک بوو لەو شارانی کە بەردەوامی گرنگی بە هونەر و سینەما و بوارە جیاوازەکانی ئەدەب و پرسی گەنجانیش دەدا لە هەمان کاتە. بەڵام لەم چەند ساڵی کۆتاییدا دەبینین وردە ئەو چالاکی هونەریانی کە بۆ شاری سلێمانی ئەنجام دەدرا خەریکە لە نێو شاری سلێمانیا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە باس دەکرێت و هاوڵاتیان درکیان پێکردو دەبرێتە دەرەوەی شاری سلێمانی. ئەمە چ کاریگەریەک لە ناوی ئەم شارە و هونەر و ئەدەب و سینەمای ئەم شارە دەکات؟ میکانیزمی ئەم کارانە چۆن ڕێک ئەخرێ؟ بڵێ ئێمە ئەگەر بڵێ بۆ چالێکیەکان ئێمە لە سەرەتای ئەم کابینەیەوە بە تایبەتی ڤیستیڤاڵە نێودەوڵەتیەکانمان ڕێخستەوە 12 ڤیستیڤاڵی ڕۆشنبیری و هونەری نێودەوڵەتی هەیە کە بەسەر پارێزگا و شار و شارۆچکەکانە دابەش کراوە. شاری سلێمانی دوو ڤیستیڤاڵی بەرکەوتو، یەکەم ڤیستیڤاڵی موزیک و گۆرانی و لەبەر وەکو ڕێزلێنانێکیش لە دوای ئەوەی یونسکۆ بە شاری داهێنەری ئەدەب ناسانی ڤیستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبیش لە شاری سلێمانی ئەنجامە درێوە پار ئەو ڤیستیڤاڵە کرا. بێجگەلەوە لە ڕووەکانی ترەوە لە بوارەکانی هونەری و ڕۆشنبیریەوە ئەگەر سێری ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بکەین ئەبینین سەدان چالاکی جۆر بە جۆر ئەنجام دراوە. سەرباری قەیرانی دارایی، لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری، لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری لاوان کە لەلایەن وەزارەتی دارایی و ئابوووریەوە ئەنجام دراوە دەیان چالاکی کراوە. بێجگە لە سلێمانی هەر خۆی شارێکی ڕۆشنبیری و هونەرپەروەر بووە
لەسەر بودجەی کەرتی تایبەت و ئەوانە بە سپۆنسەری کەرتی تایبەشی چەندین چالاکی ئەنجام درراوە. بینین لە سلێمانی ڕۆژانە چالاکی ڕۆشنبیری و هوەری و ئەدەبی ئەنجام ئەدرێت. باشە کاک خەلیل لەسەر ئەو دوو فیستیڤاڵی کە دانراوە بۆ شاری سلێمانی دەزانین کە چەند مانگێک بەر لە ئێستا کە فستیڤاڵی سینەما دروست بوو مقۆمقۆی تیا دروست بوو چەند فیستیڤاڵێکی کە لە شاری سلێمانی لەسەر ئاستی تاکەکەسی لەسەر ئاستی حیزبی ڕێک خراببوون. ئەو دوو فستیڤاڵی کە جەناب باسی لێوە کرد هەم میوزیک هەم نێودەوڵەتی ئەدەب کە دوو فستیڤاڵن دراون بە شاری سلێمانی بۆ شارێکی وەکو سلێمانی کەم نییە ڕخنێکی زۆری هاوڵاتیان و هونەرمەندانی ئەم شاری بەدوایە هاو چونکە بەشێک لە فستیڤاڵ و چالاکیەکان زۆر جار تا خراونەتە سەر پێ لەسەر ئاستی یان حیزبی بووە یا هونەرمەندان بە هەوڵ و ماندووبوون و داواخوازی خۆیان ئەم فستیڤاڵانە خراوەتە سەر پێ. دواتر دوو فستیڤاڵ لە نێو شاری سلێمانیا ڕێگەخرێ بۆ ساڵانی داهاتوو. ئەم دوو فستیڤاڵە فعلەن کەمە یاخود میکانیزم و ئەجەندای ڕێکخستنی کارەکان بەم شێوە گونجاو بۆ بووی. ئێمە گەر فستیڤاڵە نێودەوڵەتەکان سیر بکەین ئێمە 12 فستیڤاڵمانەیە بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە دابەش کراوە. بۆ نمونە فستیڤاڵی سینەما لە دووەگەکرێت، شانۆ لە هەولێرەکرێت، فستیڤاڵی شانۆی سەرچەقام لە دەربەنی خانەکرێت، کللتورە جیاوازەکان لە ڕانیە ئەکرێت. یعنی ئەمانە بۆ کەمی زۆری دوو فستیڤاڵ بەر شاری سلێمانی کەوتە بەڵامەوانە فستیڤاڵی نێودەوڵەتین ئەکرێت دەیان فستیڤاڵ و دیداری هوەری لە سلێمانی ئەنجام بدرێت. یعنی ئەمە بەس فستیڤاڵە نێودەوڵەتەکانە کە بەو شێوەیە لەسەر ئاستی پارێزگاکان و شار و شارۆچکەکان ڕێکخراوەتەوە. فستیڤاڵی تر دیداری هوەری چاپکردنی کتێب ئەمانە لە شاری سلێمانی ئەنجام دراوە لە هەموو بوارەکانی ئەدەبی و ڕۆشنبیری چەندان گۆڕانکاری لەم جۆرە دابشکاریە ناکرێت کە بەسەر فستیڤاڵەکان بەسەر شارەکانە دابش بوون لە داهاتووە بە حکمی یاخود لەژێر داخوازی و کاریگەری هەم هونەرمەندان هەم داخوازی خەڵکی ناو شارەکان چونکە دەوترا کە ژمارەیەکی زۆر سینەماکار و هونەرمەند لە شاری سلێمانی و زۆرترین فیلم و سینەمایی و دراما جۆرەجۆرەکان لە شاری سلێمانی یان لە شاری هەولێر بەرهەمێنرێت. دوجارم سینەمایە برایە پارێزگای دوهۆک. یعنی با بڕیارێکە لە داهاتوودا وەکو ئەبدەیتێک نوێکاریەک گۆڕانکاری بەم فستیڤاڵان و شارەکاندا بهێنرێت. بەڵێ ئەمە ئەتوانرێت گۆڕانکاری تێدا بکرێ خۆ ئەمە ئاەتی قورئان نییە. یعنی تۆ ئەتوانی گۆڕانکاری لە هەموو شتێکا تۆ لە دەستورە ئەتوانی گۆڕانکاری لە گۆڕانکاری ئەو چالاکیانش ئەتوانی بکەی. بەڵام ئێمە کاڵێن فستیڤاڵی سینەما لە دهۆک تەنها بۆ دهۆک نییە و فستیڤاڵی هەموو کوردستانە هەموو تیپەکان هەموو سینەماکاران لەو چالاکیە بەشدارە بن کە ئەڵێن فستیڤاڵی شانۆ لە هەولێر هی هەموو کوردستان. ئێستا لەم ڕۆژانەیە فستیڤاڵی شانۆ کە ئەنجام درا لە هەولێر زۆربەی تیپ و شانۆکارانی کوردستان و هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارچەکانی تریش بەشدارن کە فستیڤاڵی ئەدەب لە سلێمانی ئەکری. ئەمە تەنها بۆ سلێمانی نییە، ئەمە هی هەموو کوردستانە ئەبێ تعبیر لە هەموو کوردستان هەموو ئەدیبان و نووسەران و ئەوەی پەیوەندی بە بواری ئەدەبەوە هەیە لە کوردستان و لە پارچەکانی تری کوردستان و لە دەرەوەی وڵاتیش ئەبێ بەشداری ئەو فستیڤاڵە بکەن چونکە ئەو فستیڤاڵانە مۆرکێکی نەتەوەی و نیشتیمانی گەورە هەیە تایبەت نییە بە شارێک. باش کاک خەلیل دەزانین کە لە جیهاندا ناوچەیەک یان شارێک کە بە بابەتێک تێیدا کۆ دەبێتەوە قاڵ دەبێتەوە لە بواری پیشە سازیە بێ گەرژنگەکەی گونجاو بێت لە بواری هوەریە بێت لە بواری سیاسیە بێت ئەو ناوچەیە تەرخان دەکرێت بۆ بابەتە هەر بۆ بابەتەش دەناسرێت و زۆرترین کاری سیاسی ڕەنگە لە ناوچەیەکە زیاتر دانیشتنەکان کۆبوونەوە سیاسیەکان تێ ئەنجام بدرێت. بابەتی پرسە ئابوووریەکان بە هەمان شێوە پرسە هوەریەکان بە هەمان شێوە دەزانین بۆ نمونە هۆلیوود کە یەکێکە لە شارە گرنگەکانی ئەمریکا بە حکمی کۆبوونەوەی زۆرترین ئەکتەر و هونەرمەندان تێدا بە شارێکی هوەری ناسێنراوە کار دەکرێت بۆ ئەوەی هەریەکێک لەم شارانەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی سلێمانی زۆرترین هونەرمەندی و کاری هوەری تێدا کۆبۆتەوە کار دەکرێت بۆ ئەوەی زیاتر ئەم شارە کار و چالاکی هوەری تێدا ساز بکرێت و لە نێو بەڵگەنامەکان لە نێو بۆ داهاتوو بۆ مێژوو وا بمێنێتەوە ناوی شاری سلێمانی زۆرترین کار و چالاکی هوەری تێدا بێ وا بناسرێت لە دەریشەوە.
بە دڵنیاییەوە ئێمە باسی فیستیڤالە نێودەوڵەتیەکانمان کرد کە دوو فیستیڤاڵی موزیک و گۆرانی فیستیڤاڵی ئەدەب بۆ سلێمانەیە، بەڵام چالاکی تر لە بواری هوەری، لە بواری ڕۆشنبیری، لە بواری هوەرە جوانەکان، شانۆ، موزیک، هوەری شێوەکاری، ئێمە گەرسەیری ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هوەری بکەین ئەبینین زۆرترین چالاکی هوەری و ئەدەبی و ڕۆشنبیری لە شاری سلێمانی سازراوە. سلێمانی هەر بە سروشتی خۆی، بە تەبیعەتی خۆی لە سەرەتای دامەزراندنەوە شارێکی ڕۆشنبیری بووە. هەر لە سێکوچکەی بابان پێش ئەوانیش ئەم شارە زۆرترین شاعیر، زۆرترین ئەدیب، زۆرترین ڕۆمانوو، زۆرترین چیرۆنگوت، زۆرترین هونەرمەند و لە زۆربەی بوارەکانی هوەری و ڕۆشنبیری پێشەنگ بووە و ئەم شارە هەر بەوەش ئەمێنێتەوە بۆ ئێستا و بۆ داهاتوش هەر وەکو شارێکی پێشەنگی ڕۆشنبیری و هوەری ئەمێنێتەوە. هەر ئەو پێشەنگی و هەر ئەو بەرهەمە زۆرە ئەدەبیە بوو کە وای لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی گرنگی وەکو یونسکۆ بکات کە لە نێوان ئەم هەموو شارەی کوردستانە شاری سلێمانی بە شاری داهێنەری ئەدەب بناسێ و بچێتە ڕیزی شارە گەورە داهێنەرەکانی جیانەوە کە زیاتر لە 250 شار هەیە، هەر یەکە لە بوارێکا پێشەنگە، هەندێکیان لە بواری ئەدەبی، هەندێک لە بواری فلیم، هەندێک لە بواری مۆزیک، هەندێک لە بوارەکانی تر. سلێمانی وەکو شاری داهێنەری ئەدەب، وەکو شاری ئەدەبی هاوشانی وڵاتە پێشکەوتۆکانە کە ئەوانە شاری داهێنەری ئەدەبیان هەیە و یونسکۆ دیاریکردن. واتە سلێمانی لەسەر ئاستی ناوخۆ وەک شاری ڕۆشنبیری و هوەر، لەسەر ئاستی نێودەوڵەتی وەک شاری ئەدەبی کە ئەوە شاری داهێنەری ئەدەب نازناوێکی گەورەی نێودەوڵەتیە بە شاری سلێمانی دراوە. ئەوەش بۆ چییە؟ بۆ ئەو هەموو بەرهەمە ئەدەبی و ڕۆشنبیریەیە کە هەر لە سەرەتای دامەزراندنی ئەم شارە لەم شارە بەرهەمی نووسەران و شاعیران و هونەرمەندان و ئەدیبان و چیرۆکنووسان و ڕۆمان نووسان سلێمانی پێشەنگە لەو بوارەیە بۆی ئەو نازناوە نێودەوڵەتی پێدراوە. ئەمەش جێگەی شانازیە بۆ هەموو گەلی کوردستان لە کوردستانی گەورەیە کە سلێمانی هێندە پێشەنگە لەسەر ئاستی جیهانی نازناوی ئەدەبی و وەکو شاری داهێنەری ئەدەب ناسێنراوە. باشە گارەمە لەسەر پرسی ئەنفال پێشتر کارمان لەسەر کرد هەر لە کورسات نێویزەوە بەسمان لە بەڵگەنامە مێژوویەکانە کرد، پرسی ئەنفالە کرد، هاوکاریکردنی ئەدیب و نووسەرانە کرد بۆ دەستڕۆییان بۆ ئەوەی کە لەم بوارەیە زیاتر پەرە بەکارەکانیان بدەن. لەسەر پرسی مێژووی شاری سلێمانی ئەمجارە گفتوگۆ لەگەڵ جەنابتەکەم کاک خەلیل دەمەوێت بزانم چۆن هاوکاری مێژوو نووسان، ئەدیب و هونەرمەندان دەکرێت بۆ کۆکردنەوەی بەڵگەنامە مێژوویەکان و نووسینی چیرۆکی گرنگ لەسەر شاری سلێمانی، گرنگیدان بەو بەهرە و توانایی کە هەیەە لە نێو شاری سلێمانیدا چی دەکرێت بۆ ئەم کەسانە؟ ئێمە لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری پشتگیری دەیان نووسەر و شاعیر و هونەرمەند کراوە بۆ ئەوەی بەرهەمەکانیان، کتێبەکانیان چاپ بکرێ. ئەتوانین بڵێن هەم لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری هەم لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانیەکی زۆری نووسەران و مێژوو نووسان و ئەدیبانی سلێمانی کراوە کە دەیان و سەدان کتێب لەو بوارانەدا چاپ کراوە و کتێبخانەی کوردیان دەوڵەمەند کردووە. باشە مامۆستا بەر لە تۆ بەڕێز مامۆستا خەلیل لە لامان میوان بوو پرسیاری ئەوم لێکرد لەسەر مێژووی بنیادنانی شاری سلێمانی تا ئێستاش خەڵی ناکۆک هەیە لەگەڵ ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی 11 دەستنیشان کردووە، بەڵام ڕایەکی جیاوازی ژەیە کە ئەم بەروارە بەروارێکی ورد و دەقیق نییە. لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و چی کراوە بۆ بە دوواداچوون بۆ مێژوویەکی ورد بەروارێکی دروست بۆ بنیادنانی شاری سلێمانی و بە دیاریکەی بۆ کە یەگەڕێتەوە؟ نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ نووسەران و ڕۆشنبیران و شارەزایانی بواری مێژوو چەندیر جار کۆبوونەوە لەو بارەیەوە کراوە. ڕاستە بە وردی ئەو ڕۆژە ینی ڕۆژی دامەزراندن و بنیادنانی سلێمانی لە هیچ بەڵگەنامەیەکە دیاری نەکراوە، بەڵام
لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵانی نەوەدەکانەوە لە ئەنجامی کۆبوونەوەی چەندین نووسەر و ڕووناکبیر کە ئەو ڕۆژەیەکێک لەوانە مامۆستا جەمال عەبدوول ئەڵێ بۆچی ڕۆژی 14 یانزەمان هەڵبژار دەڵێ لە کۆبوونەوەیەکە لەگەڵ نووسەران و مێژوونووسان و کۆمەڵە شارەزا ئەڵێ من پێشنیازی ئەوەم کرد ڕۆژی کردنەوەی زانکۆی سلێمانی 14 یانزە بووە ئەو ڕۆژە بشبێ بە ڕۆژی بنیادنانی سلێمانی و تازە ئەم ڕۆژە چەسپیوە و چۆتە شوێنی خۆی و هەموو ساڵەیە لەو ڕۆژەیە یادی بنیادنانی سلێمانی ئەکرێتەوە بەڵام ئەوە پێویستی بە گەڕان و شارەزایان و مێژوونووسان هەیە لە بەڵگەنامەکانی عوسمانی کە بە تایبەتی یاداشتی سوڵتانەکان ئەتوانرێ ئەگەر دراسی وردکرێت لە ئەرشیفخانەکانی ئەستەمبول و ئەنقەرە لەوانەیە بە دیاریکراوی ئەو ڕۆژە بدۆزرێتەوە بەڵام تا ئێستا ڕۆژی 14 یانزە ڕۆژێکە چەسپیەوە و هەموو ساڵێک لەو ڕۆژەیە یادی بنیادنانی سلێمانی ئەکرێتەوە و چالاکی هەمەجۆر لەو ڕۆژەدا ئەنجام ئەدرێت. باش یەکێکی دیکە لە پرسەکان پرسی بابەتە مێژوویەکانە ئاسارە مێژوویەکانە کە لە ناوچەیەکا دەمێنرێتەوە یاخود بەهۆی شەڕە مێژوویەکانیان کەوتبێتە ناوچەیەکی دیکە وڵاتێکی دیکە هەوڵی گەڕاندرەوەی دەدرێت. ئەمێ بزانم بە دوواداچوونەکان بۆ گرنگترین ئاسارە مێژوویەکانی شاری سلێمانی چۆنن و ئەو چالاکیانەی کە دەکرێت بۆ دۆزینەوە ئاسا و بەشێک لەو ئاسارە گەر لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانیش بێت چۆن هەوڵی گەڕاندنەوەیان بۆ ناو شاری سلێمانی دراوە. بەڵێ مەسلەی شوێنەوار ئێستا بەڕێوەبەرایەتێکی گشتیە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری و ڕۆشنبیریەوە نەماوە بەڵام ئێمە بە هەوڵی جەنابی وەزیر و بە هەوڵی وەزارەتی ڕۆشنبیری توانیمان لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرکەین بۆ پاراستنی بەڵگەنامەکان و یاساکە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەوە بەڕێوەبەرایەتێکی گشتیە بۆ پاراستنی بەڵگەنامەکان ئێستا وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئیش لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایەکە بۆی و بەڕێوەبەرایەتیە گشتیە بکاتەوە بایەخ بە پاراستن و کۆکردنەوەی بەڵگەنامەکان بداتچەوە بەڵگەنامانەی پەیوەندی بە شاری سلێمانی و دروستبوونی شاری سلێمانی و هەموو ڕشتەکانی هونەری و ڕۆشنبیری و مێژووی هەوەیە چ ئەو بەڵگەنامانەی پەیوەندی بە تەواوی کوردستانەوە هەیە ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە کە تایبەتە بە پاراستنی بەڵگەنامەکان ئەرکی داهاتووی ئەو بەڕێوەبەرایەتیە گشتی ئەبێ و لە سلێمانیش چەند ناوەندێکی تر ئەرکی پاراستنی بەڵگەنامەکانیان گرتووە ئەستەوە وەکو بنکەی ژین وەکو بنکەی دەستگای دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول وەکو ئینستیتوتی کەلەپوری کوردی مامۆستا مەسەری خالقی ئەمانە دەورێکی گرنگیان هەبووە لە کۆکردنەوە و پاراستنی بەڵگەنامەکان ئەوەی پەیوەندی بە شاری سلێمانی و بە هەموو کوردستانەوە هەیە. باشە دیارم نەجمەدینی مەلا لە بابەتێکی یا و توێتی کە ئیبراهیم پاشای بابان ئەگەر لە ئەسکەندەری مەکدۆنی کە دروستکەری ئەسکەندەریەی بیسرا و هەروەها جعفەر مەنسوور کە بەغدادی دروستکرد زیاتر نەبێت کەمتر نییە. زیاتر و ڕوونتر ئەمێ بزانم لەسەر پرسی ئیبراهیم پاشای بابان چی کراوە چۆن هاوکاری دەرهێنەران و نووسەران و سیناریستەکان کراوە بۆ ئەوەی فیلمێک لە ڕووی سینەماییەوە لەسەر کەسایەتێکی وەکو ئیبراهیم پاشای بابان و مێژووی دروستبوونی شاری سلێمانی هیچ ئیقتراح و داوایەکی لەم جۆرە بە ئێوە پێشکەش نەکراوە ئێوەش وەکو وەزارەتی ڕۆشنبیری هیچ داوایەکی واتان لەسەر ڕۆشنبیران و دەرهێنەران و سیناریستانی شاری سلێمانی نەبووە؟ ئێمە گەر سەیری بەڵگەنامەکان سەیری کتێبەکان بکەین ئەبینین دەیان کتێب لەسەر مێژووی شاری سلێمانی لەسەر میرنشینی بابان لەسەر هەموو بوارانە چوەکو کتێبی ئاسایی چوەکو نامەی ماستەر چوەکو نامەی دکتۆرا چاپ کراوە و مێژووی بابان و مێژووی شاری سلێمانی بە شێوەیەکی زانستی ڕێکخراوە و ئێمە هەر پێشنیازێکی وابێ لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕی بواری هونەری و بواری سینەمایی ئەوە پێشکەش بکرەوە سیناریۆی بۆ بنووسرێتەوە لەسەر کەسایەتیەکانی بابان و دامەزرێنانانی سلێمانی. ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پێشوازی لە هەر هەوڵێگەکەن کە بێوێ بە فلیمی سینەمایی بە فلیمی دیکومنتاری مێژووی بابان مێژووی سلێمانی
بنووسێتەوە و تۆماری بکات. باشە بە زۆر جار لە کاتی بەرهمێنانی فیلمێک کارێکی هوەریدا بەگشتی دیارە باسی لێەوە دەکەم لە سەرانسەر هەرێمی کوردستان نووسەران ڕۆشنبیران زۆر جار ڕوبەڕووی پرسی کێشەی دارایی و پرسی نەبوونی بودجەی پێویست بۆ بەرهمێنانی فیلمەکەیان دراماکەیان شانۆکەیان دەبنەوە. ئەمێ بزانم ئەوە قەیرانی داراییمان تێپەڕان بە خۆشحاڵی و لە هەرێمی کوردستاندا چی دەکرێت لە داهاتوە بۆ ئەوەی ئەم کێشەیە لە بەردەم هونەرمەندان نامێنێت؟ ئێمە گەر سەیری کارەکانی پێشووی کابینەی پێشووی حکوومەت هەرێمی کوردستان بکەین بودجەیەک هەبوو لە سلێمانی بە ناوی بودجەی پایتەختی ڕۆشنبیری کە 20 ملیارد دینار بوو. لەو بودجەیە پارەیەکی زۆر بۆ بوارەکانی ڕۆشنبیری و هوەری هەر لە هوەری شێوەکاری لە فلم لە مۆزیک لە گۆرانی پارەیەکی زۆر لەو بودجەیە تەرخان کراوە. ئێمە داواشمان کردووە ئەوە لە ساڵی 2013ەوە جارێک 20 ملیارد دینار بۆ بودجەی پایتەختی ڕۆشنبیری سەرفکراوە. ئەمە داوا ئەوە وایە ساڵانە بێت چونکە پەرلەمانی کوردستان کە سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری ناساندووە باز لەوە کا بێ ساڵانە بودجەیەکی تایبەتی بۆ دابین کوری. ئەمە جارێکی تر داوامان کردووە بودجەیە بخرێتەوە گەڕ بۆ سلێمانی بۆی بۆ مەجالەکانی ڕۆشنبیری و هوەری سەرف بکرێت. باشە بۆ ئەم ساڵکە ئەم ساڵ یادی شاری سلێمانی کرایەوە یادی 238 ساڵی چ چالاکیەکی تایبەت لەلایەن وزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە تایبەت کرا بە شاری سلێمانی چی بۆ ڕێکخرا؟ ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هوەری سلێمانی چەندین کۆبوونەوەیان کرد و ئامادەکاریان کرد کە ئەمڕۆ لە بەشێک لەو چالاکیانە بەشدارن و لە ڕووی هوەری و لە ڕووی ڕۆشنبیریەوە واتاوە ئەرکی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هوەری سلێمانی بووە و وەزارەتی ڕۆشنبیری بەرنمەیەکی تریشی هەیە حەڤەی مانگ پیشانگایەکی گەورەی نێودەوڵەتی لە سلێمانی ئەکرێتەوە پیشانگای کتێب کە ئەوە بە پشتیوانی وەزارەتی ڕۆشنبیریە و بۆ ساڵانی داهاتوش ئێمە بەرنامەمان هەیە کە بۆ فستیڤالە نێودەوڵەتیەکان بۆ چالاکیەکانی تری ڕۆشنبیری و هوەری ینی بودجەی پێویست تەرخان بکرێت. باش مامۆستا خەلیل ئامادەبوونی جناب بە دەرفەتۆرە گرم لەسەر بابەتێک کە لە تاوی شارەکانی هەرێمی کوردستانە بەدی دەکرێت ئەویش پرسی چێشتخانەکانە دوکانەکانە بەکارهێنانی زمانی کوردی و پیتی کوردی بە شێوەیەکی گونجاوە. دەبێ بزانم ئێوە تا چەند بەدواداچوونتان بۆم بابەتە کردووە لە تەواوی هەرێمی کوردستان و شاری سلێمانیش کە وەکو شاری ڕۆشنبیری هوەر و ئەدەب ناسێنراوە بە زیندوو هێشتنەوەی زمانی پاراوی کوردی بەدواداچوونەکانتان بۆ ئەم بابەتە و تەنانەت نووسەرانیش بەشێکیان کە کتێب و نووسینەکانیان دەسن زۆر جاروشەی کوردی لە نێو کتێبەکانیاندا بەکار ناهێنن. ئێمە لەبەرەوەی پاراستن و گەشەپێدانی زمانی کوردی بە پێی یاسای وەزارەت یەکێکە لە ئەرکەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەنگاوی پێویستی ناوە لەو بارەیەوە بۆ پاراستنی زمانی کوردی و بۆ جێبەجێکردنی یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان کە ئەو یاسایە هەموو ڕۆکانی زمانی فەرمی و زمانی ناوخۆیی و تابلۆکان تابلۆی هاتوچۆ تابلۆی چێشخانەکان تابلۆی شوێنە گەشتیاریەکان تابلۆی دام و دەستگاکان هەمووی دیاری کردووە کە ئەبێ زمانی کوردی بێ و زمانی کوردی لەسەرەوە بنووسرێەوە بارزتر بێ و زمانی میدیا و زمانی بازرگانی هەموو کەەوە یاسایەکی گرنگە کە بە پشتبەستن بە مادە 4 دەستوری عێراق لە هەرێمی کوردستان دەرکراوە بۆ پاراستنی زمانی دایک تەنها زمانی کوردی نیە لە هەرێمی کوردستان دان بە 5 زمانانراوە زمانی عەرەبی زمانی کوردی زمانی سریانی زمانی تورکمانی زمانی ئەرمەنی ئەمە شتێکی ناوازەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە زۆربەی دەوڵەتەکان تەنها یەک زمانی فەرمیە لە هەرێمی کوردستان 5 زمانی فەرمیە و ئێمە لیژنەیەکی باڵامان بە فەرمانی جەنابی وەزیر پێکێنا بۆ بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە نوێنەری زۆربەی کۆبوونەوەی کشمان کرد لە 16 لەگەڵ نوێنەری زۆربەی وەزارەتەکان کە پەیوەندیدارن بە زمانی کوردی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ناوخۆ ژووری بازرگانی وەبەرهێنان هەموو ئەو نوێنەری پێکاتەکان هەموو بەشدار بوون و بەردەوامین لەسەر ئەو ئیشەوە هەر
لە ئەنجامی بەدواداچوونی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تریش هاتنە سەرخەت بۆ نمونە وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری کۆبوونەوەیان لەگەڵ ئەکادیمیای کوردی کرد بۆ ئەوەی هەموو ڕێوشوێنەکانی دادگاکان بە زمانی کوردی بێ و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هاتە سەرخەت بۆ ڕێخستنەوەی تابلۆی شەقامەکان بۆی ڕێکی خەنەوە بەڕێزەوە زمانی کوردی دابنێ وەکو لە یاساکایە هاتووە بێ هەموو تابلۆکان زمانی کوردی بنووسێ و زمانی کوردی بارزتر بێ و لەسەرەوەی سەر لە هەندێک لە شوێنەکان لە دهۆک لە هەولێر لە سلێمانی کە سەیرەکەی هەز ناکە ئێمە شارێکی کوردستانە تاینەکانی بە ئینگلیزی بە عەرەبی بەوانە نووسراوە بۆیە ئێمە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە کە لە پەرلەمانی کوردستانە و دەرچووە هەنگاوی پێویستماندان گرتووەتە بەر و نەتیجەی باشیشی هەبووە. باش وامەساد ئەما کەمە دوا پرسیار بۆ جەنابەت ئەویش لەسەر پرسی مۆزەخانەی تایبەت لە شاری سلێمانی بە ئاسارەکان بە مێژووی شاری سلێمانی بە هونەرمەندان بیرمەندان کە لە مێژووی شاری سلێمانیدا جێدەستیان هەم بۆ بە سیاسیەکانیش لە شۆڕشە جیاوازەکانی شاری سلێمانیا بە هەماشەوە ئەمێ بزانام گرنگیدانەکانتان و هیچ پلانێکی نوێ هەیە تایبەت بە مۆزەخانەی ئەو مۆزەخانانی کە لە شاری سلێمانیدا هەن بۆم بابەتە. من جارێکی تریش جەقل لەواکەمەوە کە مۆزەخانەکان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوارە ئەو بەڕێوەبەرایەتی گشتیەش سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە نییە. ڕاستە پێشتر مەسلەی شوێنەوار و مەسلەی ئاسار مەسلەیەکی کولتوری و مەسلەیەکی ڕۆشنبیری بووە سەرەتا سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بووە بەڵام لەم چەند ساڵەی دواییە ئەم مەسلەی شوێنەوار و مۆزەخانەکان و وەک لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتیەکی گشتیە ڕێکخراوە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە بۆیە من ئێمەوە بەرنامە و ئەرکی ئێمە نییە ئەوە زیاتر ئەتوانیە و پرسیارە لە بەڕێوەبەری گشتی شوێنەوار و بەرپرسانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بکەیت و سپاس. زۆر سپاس بۆ جەنابیش بەڕێز خەلیل عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی دیوان لا وەزارەتی ڕۆشنبیری و وەرزش و لاوانی هەرێم ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمان بووی.